بۆ بەڕێکردن و بە خاکسپاردنی تەرمی سامان عەبدوڵڵا سەدان هاوڵاتی سنووری دەربەندیخان و دەوروبەری هاتوونەتە گۆڕستانی گوندی شمشێرکوڵی سنووری قەزاکەیان. چیرۆکی گیانەدەستدانەکەی سامان بۆ زۆرینەیە ئاشکرایە کە لە دەریاچەی دەربەندیخان خنکاوە، بەڵام دیارنەمانی تەرمەکەی بۆ ماوەیەکی زۆر هێندەی ترمەرگەکەی خەم ئامێستر کرد. برایەکی سامانە و چۆنێتی دۆزینەوەی تەرمی براکەی بۆ کێنێن دەگەڕێتەوە. قوڵی دەریاچەکە 50 بۆ 53 هەندێک شوێن 53 مەتر بوو، بەڵام هەندێک شوێنی 50 مەتر بوو. ئەنوا ڕێگامان تاقی کردەوە تەرمی براکەمان دۆزیەوە لە ڕێگای هاوڕێیەکەوە کە ئەو هاوڕێشی هەر هەمان هاوڕێ بوو کە بەیەکەوە لە بەلەمەکەیان نەقم بوو، بەڵام ئەو ڕزگاری بوو. ئەمڕۆ بە کەفالەت ئازاد کرا، هەر لەگەڵ ئازادکردنیە ئەویش هات لەگەڵ ئێمە دەستی کرد بە گەڕان بەهۆی قولاپەوە دۆزرایەوە. سەرۆکی یەکەی ئیداری دەربەندیخان کە ئێمە زۆر سوپاسیەکەین بەڕاستی ئەم 4 ڕۆژە. قایمقامی قەزای دەربەندیخان ئاشکرای دەکات شوێنی خنکانی ئەو هاوڵاتیە قوڵترین ناوچەی دەریاچەی دەربەندیخان بوو و هۆکاری درەنگ دۆزینەوە و دەرهێنانی تەرمی ئەو هاوڵاتی گەڕاندەوە بۆ نەبوونی ئامێری پێشکەوتووی پشکنینی ژێر ئاوی لە هەرێمدا. بەداخەوە ئەو شوێنەی کە ئەم ڕووداوی تێدا بوو تقریبان ئەتوانی بڵێن ناوەندی دەریاچەی دەربەندیخانە، ینی قوڵترین شوێنی ڕووباری بڵێن دەریاچەی دەربەندیخانە و بەداخەوە هیچ ئامێرێکی پێشکەوتوو لە ئاستی پێویستی دەرهێنانی ئەو تەرمەدا نەبوو. تەنها توانای 20 مەتر دەیانتوانی بە قوڵایی ئاوەکەدا بڕۆن، بۆیە نەتوانرا تەرمەکە دەربێنێت. تەنها چەند کامیرێکی پێشکەوتی بڵێن وەکو کامیرەی ژێر ئاو هەبوو، ئەو کامیرانشمان هێنا بەداخۆ زۆر ماندوون، بەڵام نەمانتوانی سوودێکی وای لێ ببینین. سامان عەبدوڵڵا لە 22 مانگی ڕابردوو لەگەڵ دوو لە هاوڕێکانی لە دەریاچەی دەربەندیخان و لە گوندی عازەبان بەلەمەکەیان لە کار کەوت و نقم بوو. دوو هاوڕێکی ڕزگاریان بوو. خۆشی چارەنووسی نادیار بوو تا 14 ڕۆژ دوای ئەوە تەرمەکەی لە دەریاچەکە دەرهێنرایەوە. ڕزگار جەبار کێنێن قەزای دەربەندیخان.